کە ئێمە لە ئیدارەی سربەخۆی سۆران لە خزمەت ئێوەدا دەبین و ئەوەی لە تواناماندا بێت ئەوەی لە دەستمان بێت ئێمە درێغی ناکەین بۆ ئەوەی بتوانین خزمەت گوزاریەکان و ئەوانەی کە لەو دەبەرە پێویستە و بە تایبەتی ئاوەدانکردنەوەی گوندەکان ئێمە بەرنامەی باشمان هەیە ئینشاڵڵا لەو ساڵی دابێتن هەموو ئەو دەستکەوتانەی ئیدارەی سربەخۆی سۆران جارێککە بە شێوەیەکی ڕوونتر بە دیار دەکەوێتن لەو کاتانە کە ئێستا کە پێشتر ئێرکانە ئیدارە نەبووە.